طبعا ئێمە وەکو خوێندکارانی زانکۆ سلاحدین مەبەست لە ئەو کۆنگرە ژەوانەی ئەوڕۆمان نیگەرانیە کە دەرباڵی دواکەوتنی دەرماڵی مانجی دووی خوێندکاران بەڵام بەر لەوە کە باسی دەرماڵی خوێندکاران کە دەمەوێت باس لە پرسێکی ئەخلاقی و ئینسانی بکەم لە کۆمەلگای کوردی کە ئەوڕۆ بەداخۆ سێ بەشی کۆمەلگای کوردی خۆی لە باسکردنی بەدووگرێت و هاتە بە مامۆستایانی ئاینی لەم ماکە پیرۆزەشدا ئەویش پرسی دەستگیرکراوانی بادینانە بەداخۆ ینی ئەوەی بەرامبەر بەوان دەکرێتن دوور لە هەم بوعدێکی ئینسان دوور لە هەم بنەما ئینسانیەکانە کە بەرامبەروان دەکە ئێستا وەسێنامەیان داوەتە بە کەسوکارەکانیان یعنی لە ڕووی قانونیشەوە ئەوە ینی یاسایی نییە کە ئەوەی بەرامبەروان دەکرێتن بۆیە من پەنجەی سەرکەوتن و پەنجەی سەلامەتی بۆ ئەوان بەڕێز دەکەمەوە هیوای ئازادیان بۆ دەخوازم لەم جەژنە هیوادارم لەم جەژنەدا بگەڕێنە ناو خاو خێزانەکانیان بە سەلامەتی داواکارەکان بەڵێ ئێمە کێشەی دواکەوتنی دەرماڵەی مانجی دوومان هەیە کە بەداخۆ تاوەکو ئێستا دەرماڵی مانجی دوو نەدراوە ئێمە دەمانێت بزانین کە بۆ دەرماڵی مانجی دوو نەدراوە یعنی هۆکاری ئەو دواکەوتنی چییە کە بڕیار بوو بە پێی بڕیاری وەزارەتی خوێندی باڵا بڕیار 27 سێ دەرماڵی مانجی دوو بدرێت لە بەشێک لە لە زانکۆ پەیمانگەکان دراوە تەنها لاولێژ لە نیوەی زانکۆ پەیمانگەکان دراوە تەنها لە زانکۆ سلاحدین نەدراوە یعنی کۆلێژی پەیمانگە پزیشکی کۆلێژی ئاداب دیوارێکی 17 سانتیمیان بینە بەڵام 17 ڕۆژە کۆلێژی پزیشکی دەرماڵی مانجی دووە گرتووە بەڵام 17 ڕۆژە دەرماڵە کۆلێژی ئاداب دەرماڵی مانجی دووە نەگرتووە ئێمە دەپرسین ینی ئەو تاقیبوون ناتاکەی بەرپرسان خوێنی باڵا پێیان ڕاگەاندوو ئەو پارەیە هاتووە مادەم هاتووە بۆ دوا دەکەوێت یعنی پێمان بڵێن بۆ دوا دەکەوێت بوارەوە بۆ خۆ زانکۆ پۆلیتەکنیکی و زانکۆی سلاحدین هەردوو سەر بە وەزارەتی خوێنی باڵا بەخوای سەرۆکاتی هەرسی زانکۆش سەرۆکاتی زانکۆ لە لای وەزارەتی خوێنی باڵا لە کیلۆمەترێک مربع جێ دەبتەوە یعنی جیاوازی قابل لە کونێکی تر پارە بچێت بۆ ئەوە ئێمەش دەپرسیان بۆ دابەش ناکرێت مادەم پارە هاتوو بۆ دوای دەخەن ئێمە بە دوواداچوو ناکرێت هەدەڵێن نییە هەدەڵێن نییە وەک خوێندکار دەڵێن دێشتان نهاتووە بەڵام ئێمە چاومان لەوە بوو کە دەرماڵی مانجی دوو بدرێتن وە پێش دەژن دەرماڵی مانجی سێ بدرێت سەرچەکە لە داواکاریەکانمان ئەوەیە کە پێش دەژن دەرماڵی مانجی سێ بدرێت بۆی خوێندکاران بڕێکی مادی باشن پێ بگەڕن ناو خاو خێزانەکانیان جلێ یان شتێک بۆ یان هاوکاری خێزانەکانیان پێکەم بە پارەیە وڵای ئێمە پێشتر ژامانگەیان دوان ئێمە پێمان خۆشنی هەم ڕۆژ بێنەوە سەر شەقام و هەم ڕۆژ بێنەوە 40,000 داوا بێنەوە بەردەم میدیاکان وەڵە پێمان عیب نییە داواکردنی مافی خۆمان ئەمە بە عیبەی نازانن چونکە ئەوە حەق خۆمان ئەگەر کە گەنمەکرد بێ عیب لەوانەیە کە ناتوان دەرماڵەکانمان کە ناتوان مافەکانمان بدەن عیبە بۆ کەسانی کە لە بەرامبەر داواکردنی مافەکانی خۆیان بێدەنگن ئەمە پێمان عیب نییە ئێمە بۆ مانگەرە مەزانە ئێستاش نەمانوێت مزاحەرات بکەین تەناویستمان کۆنگرێژ ڕۆژنامەکەن دەژی ناڕازیمان بگەینی کە ئاخۆ پرسی ئەو دواکەوتنە هەتاکەی یعنی بۆ ینی بۆ دوای دەخرێت لە ماوەی ڕابردوو بەرپرسانی هەولێر بەرپرسانی وەزارەتی خوێندنی باڵا بەردەوام باسییان کە ئەوان لەسەر فتن بۆ نێژۆکردنەوەی داخلیەکان ئەوان گەیشت بەکوێ ئایا داخلیەکان ڕۆژانکراوەتەوە چۆنن ئێوە لێیان ڕازینە بەخوا کاک دیارە ئێستا پرسی داخلی فەریدەخان باس دەکەم بەڵام من دەمەوێت گرنگی بە ئەوە باس داواکاریەکانی تر خوێندکاران بکەم کە دووەم داواکاری ئەوەیە چارەنووسمانکانی تر وەروە ئەوە پارەڕێل خوێندکارانی پارەڕێل زیاد بکرین کە ئەوانیش وەکو ئێمە خوێندکارن ینی فەرقی ئێمە ئەوان چییە هیوادارین ئەگە ئەم ساڵژین بۆ ساڵی داهاتوو خوێندکارانی پارەڕێل لە لیستی پێدانی دەرماڵە زیاد بکەن چونکە ئەوانیش بەشێکن ئێمە برا خوشکی ئێمە وەروە شتێکی تر چارەنووسی پرۆژەی دەرماڵەکە بەرپرسان خوێنی باڵا بەمیان وتووە کە پرسی دەرماڵە ئەدرێت ئەوە دەکەینە پرۆژێک بۆ ساڵی داهاتوو ئێمە ژەومان پێخۆشە کە بە واقعی بیکەنە پرۆژەیەک و وەروە داوای کۆبوونەوەی خێرا لەگەڵ لیژنەی پەروەردە خوێنی باڵا لە پەرلەمان دەکەین بۆی ئەم پرسا بکرێتە جدی و ئیشی لەسەر بکەوە وەزیری خوێنی باڵا ئێمە دەستخۆشی لێ دەکەین علاقەی تاڕادەیەش باش پشتگیر خوێندکاران بووە و بەفعلیان لە پەرلەمانیش لە جەلسە بەشداری بێ و پشتگیری داوا ئێمە کە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانش کە داوا بکاتن دەرماڵە ببێتە پرۆژەیەکی هەمیشەیی نەکو ئێمە هەموو ساڵێ بین داوا بکەن هەموو مانگێ بین ئەرێوە دواکەت ئەرێوە بۆ نایدن ئەرێ 6,000 ئەوە ینی وڵی شتێکی ینی بۆ نازانم چی 6,000 هەندە ناینی بە قورآن ئەمام ڕۆژێ ینی بۆ گۆرمە بۆ مانجرە مزانە ئەم ڕۆژێ بین ئەرێ کاکە بۆ دواکەت ئەرێ کاکە بۆ نایدن کاکێدی لە پێشووتر کە وەرتان کرد جیاوازیەک لە بینی هەولێر و سلێمانی کرابوو ترستان هەیە دیسان ئەو جیاوازیە بکرێتەوە یان دەست خۆشاک برێ وڵای باش بە بیرنامەوە ڕێک ئەمەش داواکارین کە ئەو جیاوازیە بکە لە مانج ڕابردوو جیاوازێکی زۆر کرد لەوان خوێندکارانی دەرچوو کورسێکەم کە دەرچوو دەرنەچوو کە نیویان لێ برابوو داواکارین کە ئەوانەی لیان برابووتیان چای دەکەن چا بکرێتن و ئەو مانگەش هیچ جیاوازی نەکرێ هەموو بەبێت جیاوازی دەرماڵیان پێ بدرێتن وەروە شتێکی تر ینی ئەمن دەمانێت شتێک بڵم بۆ بەرچاوڕوونی خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان یعنی بۆ ئەوە تایبەت بە زانکۆ پەیمانگاکان ینی ئەوە ئێمەین ئێمە بووین داوای دەرماڵەمان کرد ئەوە ئێمە بووین وەکو خوێندکارانی ناڕازێگە و هاوڕێ بەڕێزانەوە هاوڕێ مرد و گوێرانەوە هەموو خوێندکاران کە ئەوانەی مرد و دڵسۆزان هاتن سەر شەقام ئەوان بوون داوای دەرماڵەیان کرد ئەوە ئێمە بوون کە کردداری سلمانمان کە ئێمە خەمخۆری قوتابیانە خزمەتی خوێندکاران دەکەین
ئەوان بە چاوەشی سەیری ڕێکخراوە حیزبەکانی ناو زانکۆ پەیمانگاکان دەکەن بە تایبەت ئەو ڕێکخراوە حیزبانی سەر بە پارتیەکێت چیان کردووە هەموو خەمیوان ئەوەیە هەوی حیزبەکانی زانکە ئەندام لە حیزبەکانیان زیاد کرد بۆ 8 ساڵە باسی دەرماڵیان نەکردووە بۆ پرسی خۆپشاندنە نەیناتە ئاراوە بۆ باسی خۆپشاندنیان نەکردو ینی من دەپرسم ئەو ئیشی ئەو ڕێکخراوە حیزبانە چ بۆ ناو زانکۆ ئێمەیان ئەوان یعنی با خوێندکاران بەخۆیان ئەوە يعني حق بو بابته بدن واش تێکی تر ئەمە شتە نافرۆشینەوە بە خوێندکاران ئەمە خزمەتی خوێندکاران دەکەین ئەمە لەسەر ئەو بابەتە سوورین سەداوای مافخۆمە لەسەر ئەو بابەتە لەگەڵ هاوڕێیانمان دەژی کران لێماندرا مۆبایلمان لێ سندرا قسەمان پێوترا ڕێگریمان لێکرا بەڵام هەر سوور بوون و هەر سوورش دەبن بەس کوشتم ماوە وەڵای مەشانازی پێوە دەکەن لەسەر مافی ڕای خۆمان بشکوژن چکە داوەشتش ناڕەوانمان نەکرێت کە دەرماڵێ مافی ڕای خۆمانە ئێستاش ئەوە فەریدەخان یان کە باسی ئەوەی کێشەی خوێندکاران داخلی دەکات سەرەتا بەخێراتن دەکەم سڵاوتان لەبێت وەکو هاوڕیانمان لە کۆنفرانسەکە ئاماژیان پێکرد بەڕاستی یعنی جێگەی قبولکردن نیە ئێمە کە داوای دابشکردنی دەرماڵە دەکەین و نەتواندرا بۆ جاری دوم دەرماڵە دابش بکرێ یعنی جێگەی قبولکردن نیە بەشێک لە زانکۆکانی سلێمانی هەڵبجە دابشکراوە بەشێک لە زانکۆ پەیمانگاکانی هەولێریش دابشکرا تەنها زانکۆی سەلاحەدین دابش نەکرابێت دەربارەی کێشەی بەشە ناوخۆیەکان کە بەڕاستی جێگەی ئەو قبولکردنیە کە بڕیاری نۆژانکردنەوەیدا من و خوێندکارێکی داخلی کە مەسحەدی داخلیەکەمان ماوەی لەوەتی ڕەمەزانە تێک چووە یعنی تا ئێستا کە چاک نەکراوەوە 5 تابق دەبێتەوە بە پێشەکاندا تا سەر بکەویت بڕۆی سەرەوە بۆ مادی بوونە بە زمانی بە ڕۆژیەوە یعنی کە بڕیاری نۆژانکردنەوەی داخلیەکان دەدەن بۆ جێبەجێ ناکەن